ولا بەیانیەوە لێرە هاوارەکەم لەگەڵ خەڵکە والله برا من هەموو مەقەڕەکانی فەوزەکانم دێن مەگەڕەکە کوردیەکان ئێستا لا حتا یەک سعات دوای ئەمە دڵنیا بن مەقەڕەکان دێنمە پەنجا عەلی تێگەشتی شۆرجا ڕەحیماوە ئازادی مەقەڕی فەوزەکانم دێنمە ئەوێ داواتان لێکەم تکاتان لێکەم ماڵەکانتان چۆڵ مەکەن تکاتان لێکەم ماڵەکانتان چۆڵ مەکەن ئەتان پارێزن ئەتان پارێزین والله ئەتان پارێزین ئەوە ئێتیفاق کراوە ئەو هێزانە هەمووی دەرەچێتە دەرەوە بەس هێزی پۆلیس ناو شارە بێ تێگەیشتن والله وبالله وتله ئەوەشی هاتە نزیکتان تەلەفۆنەکانتان لایە یەکسەر مەفرەزاگاتە لاتان لەبەر ئەوەی لە نزیکتاندایانەنەم من شەو ڕۆژگەڕاوم لە ناو ئەم شۆنانە ئەمەش کە ئەڕوا بڕە لە هەمووی بپرسە کەساتە سەرت کەساتە سەر جیرانەکەتش دراوسەکەت ئەی بۆ ئەڕۆی وەڵا نازانێ هەر هەڵایە و هۆسەیەک دروست بوو تابووری پێنج دیعاە و ئەوانەی دەست پێ کرد ئیترەوە خەڵکش کەوتە دوای ئەو هەڵاو هۆسەکەوا ئەم خەڵکە فەقیرە نەکبەتەی دەرکردە دەرەوە ڕزایان لێکەم تکایان لێکەم بڕۆنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان با ماڵ و حاڵەکەیان خەڵکی دیکە تاڵانی نەکا نازانم پێیان بڵێم چی بۆ لە هەموویم پرسیوە کەساتە سەرت کەساتە سەر دراوسەکەت کەس قسەیەکی پێدون ئەی بۆ ڕۆی داواتان لێکەم هاوڵاتیانی ئەم شارەکە چۆڵ مەکەن شوارەکەتان چۆڵ مەکەن ماڵ و حاڵتان چۆڵ مەکەن ئەوەنەی لە توانای ئێمەیەتان پارێزین بە زیاتریشەوە ئەندەی پۆلیسی پارێزگای کەرکووک لەگەڵ فەرماندەکانی حەشدی شەعبی فەرماندەکانی سوپا لە ناو شارە گەڕین هەر یەکێک بە ناو حەشدی شەعبیەوە تاڵانی ماڵێک بکرێ ئەیگرین و ئەو پەرسیزایەتین دڵنیای جەماوەری بە شەرەفی خەڵکی کەرکووکەکەین ئەوە ئێمە لەگەڵ ئەم هەڤاڵانە لەگەڵ ئەم برادرانە لە ناو شارین بە پاراستنی ئەمری کەرکووک ئەوە خۆی فەرماندەی پۆلیس عەمید خەتاب عومەر سوڵێتەوە بە ناو سیارەکانە تا شەو درنگانێ نتجول داخل محافظة كركوك مع أخوان من قيادات الحشد الشعبي. بروباغانداي زكانا كاكا بلاوي كان وانا حسن بلاوي كان باشلو شار صور بيا بكيف خويا تريري لي باركن وقت دوزي لي بكن برام صولي مكان باوكا كم بيت زوري صولي مكان. بينا براكم من يكشتي بخلقي شاري كركوك بليم بهموي امرو يكتقي نكرا وام زادي بوا بربو امرو هيت نبو براسي ام شارت صول مكان براكم اما وزعك ديت سر همو ملتي شارك تقي نكرا وهيت نبو بداخوا ارون بسليماني ارون بتسمال ارون بهولير هيت نبو زادك خود مو بتيلن اما شاري خومانا فيسبوك خلقي والي كرد